من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشویستانم، دابڕانێک بەهۆی مانگی ڕەمەضان، پیرۆزی ڕەمەضانەوە ڕوویدا لە دەرسەکەمانە کە دەستمان پێکرد و دەرسی ژیانسازی لە خزمەت بیر و بۆچوون و فکرەکانی زانای پایەبەرز ئیمامی ماوەردی کە یەکێکە لە زانە زۆر گەورە و دنیا گەیشتووەکانی مەزهەبی ئیمامی شافعی. کتێبی ئەدەب الدنیا والدین کتێبێکی زۆر نایابە. چۆن ئینسانی موسڵمان هەوڵ ئەدا دینی تۆکمە بێ، ئەبێ ئاواش هەوڵ بدا دنیای تۆکمە بێ. چۆن هەوڵ ئەدا دینی ساز بێ، ئەبێ هەوڵ بدا ژیانیشی ساز بێ. لەم کتێبە نایابە بۆی باس کردین کە لە بەشی دنیاکەیە چۆن دنیا سازی بکەین، ژیان سازی بکەین. فەرمووی ئینسان بە تەبعی خۆی مەدەنیە، بە تەنها ناتوانێ بژی، ئەبێ لەگەڵ ئینسانەکانی ترا بێ، هەمووان پێکەوە دەستباری یەکتر ئەگرن، اینجا ژیانیان ئەڕوە. هەر لەم کتێبە پێیوتین ئیمامی ماوەردی پشکی خۆت بە جوانی لە دنیا وەرگرە، پشکی خۆت مەدەرە دەسی خەڵک. چۆن دینداری خۆت بە باشی ئەەکەی، تاعاتی خۆت بە جوانی ئەەکەی، خواناسی خۆت بە باشی ئەەکەی، بە هەمان چەشن دنیاداریش زۆر بە جوانی بکە. هەوڵ بدە دنیات لە دەستی کافران و بێدینانە نەبێت، لە دەستی خۆتا بێت. ململانەیە کە جەنگکە لەسەر دنیا لە ڕووی اقتصاد و دنیاداریەوە کەسێکی بەهێز بە. پێیوتین کە ژیان چاک نابێ، ئەبێ هەموو فەردەکان چاک بن و کۆمەڵگەش باش بێ، اینجا تەواو دنیا ڕەکە بێ. فەرمووی صلاح الدنيا بالفرد والمجتمع، ئەبێ تاک تاکی فەردەکان چاک بن و کۆمەڵگاکەش باش بن. کەسێک زۆر چاکیش بێ بخەیتە ناو کۆمەڵگایەکی خراپ، بەرەو ئاراستەیەکی خراپ ئەڕوە. و کەسێک خراپ بێ لە ناو کۆمەڵگایەکی باشە، وردە وردە بەرەو باشەیەت. لێرەوە پێیوتین کە واجبە لەسەر ئێمە چۆن ئیسلاحی حاڵی خۆمانەکەین و نەفسی خۆمان تەربیەتدا ئەدەین، ئەبێ کۆمەڵگاکەمان پەروەردەیەکی جوان و تۆکمەی هەبێ، اینجا ژیانمان ئاسوودە ئەبێ. اینجا فەرمووی حاڵی دنیای ئینسانەکان بە 6 خاڵ، بە 6 قاعیدە، بە 6 یاسا دا ئەمەزرێ بە تەواوی. یەکەمیان ئەگەر خەڵکەکە دینێکیان هەبێ و شوێنی بکەون، ژیانیان زۆر ئارامە بێ. عەرزم کردن کە زۆر کات یاسا نامێنێ لە وڵاتێکە، بەڵام لە بەرەوەی دینێکی متەبع هەیە، سێرەکەی کۆمەڵەیە یاسایی زۆر معنەوی جێی یاسا مادیەکان ئەگرێتەوە. بنمونە لە وڵاتی خۆمانە کە دین کاریگەریکی ڕاستەوخۆ بەهێزی هەیە، ئاینی پیرۆزی ئیسلام، ئەبینی لە زۆر شوێنە یاسا فەراغی هەیە، بەڵام دین جێگەی گرتوێتەوە. بۆی ئەبینی گەنجێکی جوان پارەیەک ئەدۆزێتەوە و تەسلیمی ئەکاتەوە بە خاوەنەکەی بەبێ ئەوەی سوڵتە و دەسەڵاتێک بەسەریەوە هەبێ. ئەوە دینی متەبعە کە پاڵی پێوە نەبرەوە و ئەخلاقە بەرز. دووەم دانە فەرمووی قاعیدەی چاکبوون و ژیان و سازبوونی کۆمەڵگە بەوە ئەبێ سوڵتانێکی قاهیر و بەهێز هەبێ. لەکوێ سوڵتانێکی بەهێز هەبوو، حاکم و دەسەڵەتدارێکی بەهێز هەبوو، ژیانی ئینسانەکان زۆر ئارام و ئاسوودە ئەبێ. اینجا فەرمووی سێهەم دانە عەدلێکی زۆر گشتی کە هەموو فەردەکان بگرێتەوە عەینەن بە هەمان چەشن، ئەبێتە مای ئەوەی کە ئینسانەکان زۆر هەز بە ئارامی بکەن و هەز بە گەشە بکەن و حاڵیان زۆر باش بێ و ژیانیان زۆر ساز بێ. چوارەمین دانە فەرمووی ئەگەر ئەمن و ئاسایشێکی گشتگیر هەبێ، ئەمنێکی عام هەبێ، هەموو خەڵکی لەژێر ئیسراحەتێک ئارام ئەبێتەوە، مرتاح ئەبێ. مەسەلەی ئاسایشی گشتی لە هەموو وڵاتێکە، لە هەموو جێگەیەکە، بۆ حاڵی حیاتی ئینسانەکان زۆر گرنگ.
لە مەسەلەی ئەمنی عامە فەرمووی پیاوێک دانی ئێشی ئەکرد وتی ئەی هاوار دان ئێشە کوشتمی دان ئێشە زۆر زەحمەتە هیچ ئازارێک نییە بە ئەندازی یعنی ئازاری دان ناڕەحەت بێ کەسەکە وایوت بەڵێ کەسێکی عاقڵ پێوت وتی وەڵی هەرچی دا هەیە و هەرچی بەڵا هەیە لەسەر زەوی هەمووی بە ئازارە بەس ئێمەی ئینسان ئەگەر سەرمان بێ ئێشێ ئەڵێن بەخوا لەسەر ئێشە خراپتر نییە دانمان بێشەڵێ دان ئێشە خراپتر نییە قاسمان بێشێ ئەڵێن لە قاز ئێشە خراپتر نییە کەی لاشە هەمووی ساغ ئەبێ کە هیچ ئێشێکی تیان نەبێ ئەمنێکی گشتی لە لاشە هەبێ کەسێک کە لاشەی ساغە و دەرونیشی ساغە هەردووکی پێکەوە کە سیر ئەەکەی اینجا هەست بە ئارامی ئەکا کۆمەڵگەش بە هەمان چەشنە کۆمەڵگە هەستەکەی کە ئەگەر لە هەموو لایەنەکانەوە گشتگیر ئینسانەکان ئارام نەبن دەرک بە ئەو ئەمنە عامە و بەوە ناکەن کە ژیانیان بەرەو ئاراستەیەکی باش چوو بێ بۆیە لە هەر وڵاتێکە لە هەر جێگایەکە کە ئەمن تێکەچێ ئاسایشی گشتی تێکەچێ ئینسانەکان هەست بە قەلەقی ئەەکەن هەست بە نامۆرتاحی ئەەکەن ئەمین نین لە حاڵ و ماڵی خۆیان هەستیان بە زوڵم کرد ئەمین نین لە شوێنی خۆیان وەلحاڵ هەرێکێ لەم قاعیدانە کە تێکچوو ژیانی ئینسانەکان تێکەچێ واتە قاعیدەی یەکەم کە عەرزی کردین فەرمووی ئەوەیە کە دینێکە بێ و خەڵک شوێنی کەوێ دووەم سوڵتانێکی بەهێزە بێ سێهەم عەدالەتێکی گشتی هەبێت چوارەم ئاسایشێکی گشتی هەبێت لە مەسائیلی ئاسایشی گشتیە بەنسبەت ئینسانەوە تەسەوورکەن ئەگەر ئینسان سەیری جوانیەکانی ناو موسیبەتەکان نەکا ئیسراحەت ناکە بۆی ئەڵێ پرسیاریان کرد لە یوسف عەلەیهی السەلام وتیان ئەی هاوار بوو ئەو ڕۆژەی براکانە زوڵمیان لێ کردی و تویان خستە ناو بیرێ وتی واز لەوە بێنن ئەلەو کاتەی کە منیان خستە ناو بیرەکەوە ئەی بۆ بیر لەوە ناکەن و لطفی خوا چەندێک بوو لەگەڵما لە ناو بیرەکە چۆن لەگەڵما هاتە خوارەوە ناو بیرەکە بۆی لە ناو موسیبەتەکانتە لە ژیانە هەمیشە سەیری لایەنە ئیجابیەکانی ناو موسیبەتەکان کرد بۆیە ئێمە کاتێ باسی ژیان سازی ئەەکەین مەبەسمانەوە نی ئینسان تووشی هیچ موسیبەتێ نەبێ ئینسان تووشی موسیبەت ئەبێ بەڵام لەژێر عەدالەتە تووشی موسیبەت بێ لەژێر ئەمنی گشتیە تووشی موسیبەت بێ ئازارەکەی زۆر کەمە چونکە کۆمەڵشتی تر ئەبینێ معانی تر ئەبینە ڕەحمەتی تر ئەبینێ بۆی لە ئیسلامە زۆر گرنگی بە کەفالەتی ئیجتیماعی دراوە دیقەت ئەدەی مەسەلەن خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وآله وسلم نانکەن بۆ ماڵی فڵان کەس چونکە موسیبەتیان لێ قەوماوە لە پەنای موسیبەتەکە هاوکاریەکیە بۆ ئەم ماڵە بۆی وردەوردە پشتی شکاویان ڕێکاتەوە کە ئەوە زۆر گرنگە لە مەسەلەی کۆمەڵگایە ئەگەر ئەم هێزە پێکەوە نەبێ دەرەقەت نایە ئینسان بە چوار موسیبەت وێران ئەبێ بەس کاتی هەر موسیبەتێک یەتە ڕێی و کۆمەڵەکە زیان بەدەمیەوە هەست بە ئارامێکی تایبەت ئەکا جاری کەسەکە فەقیرە خەڵکی گیان بەدەمیەوە کەسەکە نەخۆشە خەڵک گیان بەدەمیەوە وی لە ئیسلامە دیقەت کابران نەخۆشەکەوێ ئەم هەموو خەڵکە چه سەردانیەک مردووەکەی ئەمرێ هەر خۆی ئاگای لێ نییە کاتی ئەزانێ شۆڕراوە کەفن کراوە قبری و حازر کراوە یعنی ئەرکێکی زۆر قورس ناکەوێتە سەر ئەو شانی ئەو ماڵە هەست بە ئارامێکی تایبەت ئەکەن بۆیە ئینسان دائیمە لە کاتی موسیبەتەکانە لە ئەمنی گشتیە بەڕاستی ئەبێ سەیری ئەو لایەنەکە کە خوا جەل جەلالوهو دەروی لێ کردووە لە پەنای موسیبەتەکانە کۆمەڵە ڕەحمەتی بۆ داناوە پێنجەمین قاعیدە کە ئێمە گەیشتوینتە خزمەتی لەم کتێبە پیرۆزە ئەوەیە کە ئەفەرمێ خصب و دارین ئەوەیە کە ژیان سەوز بێت یعنی چی ژیان سەوز بێت ماوەردی فکرەکەی ئەوە ئەفەرمێن لە دووشتە ڕسق بۆ ئینسانەکان زیادەکە لە دووشتە یەکەم کەلوپەلەکان خۆیان دەستکەون دووەم ڕێگەی کەسابەت هەبێت ئەم دووشتە وەها ئەکا کە ئەو وڵاتە زۆر لە ڕووی اقتصادی و زۆر لە پێشەوە بێ زۆر ئارام بێ حاڵ و ژیان سازی خەڵک زۆر مرتاح بێ یعنی سێوە دیقەت بدەن لە هەرێمی کوردستانی ئێمە هەرچی تەوێ دەسەکەوێت بەڵام هەلی کارت نییە بەشێک لە بەشەکان نوقسانە بۆیە خەڵک سێرەکەی ئاسوودە نییە هەمیشە ئینسان بەچی هەز بە و ئاسوودەی و نعمەتی شینی ژیان و سەوزی و جوانی و جەماڵی ژیان ئەکا بەو دووشتە لایەک تەواوی شتەکان دەستگیری ببێ لایەکی تریش تەواوی کارێکی وەهای دەستکەوێت کە بتوانێت ئەو شتانە دەستگیری خۆی کە
بۆیە ئەمڕۆ ئەگەر ئینسانیەت دیقەت بدەیت لە خەتەرێکی زۆر گەورەیە لەوەی کە زۆر ماندوو ئەبێ ئەو شتانەی کە پێویستێتی دەستی ناکە. ینی بڕواکەن ژیان بەرە و ئاراستەیەکی وەها سەریع ئەڕوا تۆ فریان ناکە فریاکەی شتەکانت فڕێ بدەیت. ئادەیەسە کێمان هەیە تەلەڤیزیۆنی ڕەش و سپی لە ماڵەوە دانابێ مەجبور بووی فڕێ بدەیت هەر نازانیت چیشی لێ کرد پارەشی بۆ نەکردیتەوە شتێکی تر هاتە شوێنی پڕێ کردەوە. ئێستاش ئەم مۆبایل شتانەی کە لە ماڵەوە هەموویان فڕێ ئەدرێن هەتا ئەم مایکێ بەردەی منە بێ ڕۆژ لە ڕۆژان کاکارەوە فڕێ بە چونکە ئێستا من مەجبورم بۆی سەوتم بگاتە لای ئێوە ئەم مایکە نزیکەکەمەوە بەسە لە جیهانە مایکی زیرە کاتووە لەناو ئەم بینایە لە سوچێکە مایکدا ئەندەویتر تەواو تۆ ئەلێرەوە قسە ئەەکەی ئەو خۆی سەوتەکەی تۆ وەهماکان کەس بێ ڕای ئەکێشێ بە ئەندازی خۆی و گەورەشی ئەەکە و ئەشیدا بەگوێی هەمویان پێویست بەوە ناکە کاکاروان خەریکی جیهازەکە بێ لەو سەرەوە ڕێکی کە و دەنگی من زیاکە و کەمکە خۆی ڕێکێکە و تەرتیبێک کەوا بۆ بێ ئەمەش فڕێ بێن ئەوەش فڕێ بێن. بۆیە کە ئەڵێم خسبی دار ئەمەی کە ماوەردی باسی ئەەکە ئەوەیە هەموو شتەکان دەستەبەر بێ بۆ تۆ لە جیهانە و هەلی کاریشە بە ئاسانی دەستکەوێ بۆی ئەو شتانە دەستگیرکەی. بۆیە ئەم ڕەحمەتی خوا لە مامۆستا سعیدی نورسی بێ فەرمێ ئەم زەمەنە زەمەنی کرێچێتیە لە هەموو ئینسانەکان بۆیتە کرێچی تۆ دیقەت بدەن فریان ناکەوی ئەو ئیشە تەواوەکەی دانێترێتە بش ئەوی تر تەواوەکەی دانێترێتە کاتێک ئەزانە عمرت تەواو بوو لە پێناوی ئەم ئالەتانە هەر کۆت کردەوە کۆت کرد هیچیشی ئیسفادەی نەبوو چونکە پێشتر ئەیانوت مودەتێکی تر یعنی ثەورەیەکی معرفی گەورەتر دەست پێ ئەکا کە G5 ئێستا کار لەوە دەرچووە سین G6 گەیشتە G6 هێشتا ئێمە لە G4 جیهان بەرەو گۆڕانکاری زۆر گەورە ئەڕوە و ئێمەش جار بەجار کەمتەر بچووک ئەبینەوە لە پێناوی چکە بۆیە ژیان سازی یعنی ئێمە تەسەووری ئەوە بکەین بڵێن وەڵا کاکە ئێمە مانەوێت دەوڵەتێکی موسڵمان دروستکەین ئەبێت تەواوی شتەکانە بۆ خەڵک دابین کرد بێت تەواوی کاریشە بۆ خەڵک دابین کرد بێت ئەم دوانە هەردووکی دوو جەمسەری ئەساسین ئەمە لە سیاسەتەکانە ئەم پیاوە سیاسەتی هیجریە 1100 ساڵ پێش ئێستا ئەوە ئەفرن ژیان ئاوا ئەچێ بەڕێ ژیان کاتێ ساز ئەبێ ئەم حاڵەتە ئەبێ لە ناو کۆمەڵگایە تەواو پێیدا کوتابێ لە هەردوو بارەکەوە چ لەباری ئەوەی کە ئینسان هەموو کەلوپەلەکان ئەوەی کە پێویستێتی دەستی بکەوێ بە ئاسانی ناڕەحەت نەبێ لەسەر دەستکەوتنی تۆ بیر کەرەوەگە پێویستێ بە گەنم بێ و دەست نەکەوێ وەکو دووەلی ئەفریقیە چەند ناڕەحەت ئەبی بە پارەشە بە هیچ سوودێکی نییە. یعنی دۆستێک چوو بۆ ئەوێ ویستم خورمایان بۆ بکڕم ئەو زۆر بیرم کردەوە خورمان نییە ئەو 18 ڕۆژ من مێشکم مەشغوڵ بوو تەلەفۆناتم ئەکرد هەتا بڕێ خورمان بۆ هات بە لە ڕێی بەحرە و دواتر بە ڕێی وشکانی و دوای بە وڵاخەوە تا گەیشتە لەم تۆزێک خورماکەش کە هاتبوو ئەوەنە گەرما لێیە بۆ خەری و خەسارە بوو شتەکەت دەست ناکەی بە پارەشە پارەم پێ و بەڵام شتەکە ئەم ویست خواردنێکی زۆر گەورەیان بە دڵی خۆم بۆ ساسکەم نەمەتوانم ئاگەر نەبوو ڕۆن نەبوو شت نەبوو تۆ تەسەوور کە شتەکە نەبێ بە پارەشە بێ سوودی نییە لە عینەن کاتە شتەکان هەمووی هەبێ وەکو کوردستان چیتەوێ یا بچیت بوێ بیهێنی ئەهێنی بەڵام کە پارە نەبوو سیولە نەبوو بەدەست خەڵکەوە عینەن گرفتەکە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوو ئەوە هەیە یعنی مؤمنێکی ئیمانداری دەوڵەمەند کەسێکی تەقی دەوڵەمەند کە فەلسەفەی ماوەردیە لەگەڵ کەسێکی هەژاری با بڵێن باخوا ناسیش بێ ئەم دوانە کامیان دنیایان تەواوە تەمان دەوڵەمەندەکە دنیای تەواوە دنیاسازی بۆ ئەمیان تەواوترە ئەمەی کە دین ئەمری بە ئێمە کردو ئەمەیە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەیەکی نووسی بۆ ئەبوو موسای ئەشعەری فەرمووی ئەگەر هەر کەسێک هات داوای قەرزی لێ کردی سێک ئەگەر خاوەنی بنەماڵە بوو خاوەنی پارە بوو بیدەرێ قەرزەکەی بدەرێ ئەگەر خاوەنی ئەم دوانە نەبوو بە حەزەرەوە بیدەرێت چونکە احتیمالە نەیهێنێتەوە بۆت ئەڵێ ئەمیش سەری سوڕمان لەمە فەرمووی ئەو کەسەی کە خاوەنی نەسەب و حەسەبەکە ڕووی نییە پارەکەت هەر بۆ هێنێتەوە ئەو کەسەشی خاوەنی ماڵە پێویستی بە ماڵی خەڵک نییە ئیشەکەی خۆی تەواو پارەکەت بۆ هێنێتەوە ئەوەی تر پارەکەت بۆ ناهێنێتەوە بۆیە ئەبێ لەسەر ئەوەیان دابنەی شەرط و شروط و مەرجی لەسەر دابنێ کە چۆن پارەکەت بۆ بگێڕێتەوە لە کەیە و چۆن و بزانێ قووەتی دانەوەی هەیە یان نە لە ڕێواتێکە ئەفەرمێ پێیوت
عفوا عمر يكون عبد العزيز عمر يكون خطاب بيوت الله ناميكتي أبو موسى أجر كسي هجار هات قد قرزنا ده تبيدر بارك أبو خوي شكون نايه نتو نبينت هل بيدر أبو خوي طاو هلا أول أبو يكون هباري جنبه أو كزاني الدولة من ده إن جام حساباتنا إلى قلابك أو الدنيا سازي بو إنسان كان شلون دستبر أبو شوازه دستبر بك تقواشي هبه دولة من ديشي هبه أفرمي هندل السلف صالح فرمي أنا إني وجدت خير الدنيا والآخرة في التقى والغنى أنا حكيت شاكي دنيا وآخرة اللي دوشتا بيني ما نكوبوته لا خواناسية أو هم آخرة ودستبرك والغنى لا دولة مني ووتيانا وشر الدنيا في الفجور والفقر مشر الدنيا وآخرة لتشياكو وتو إنسان فجورك تجاوزك لحدود إخوة وفقيريش لم دوانا وسرچاو أقري بويا زور قرقا كاتك جياني خلق ساز أبي دولتي مسلمان هاتبه لاني فقري خلقي بركد بيته لاني فقيري خلقي بركد بيته وابن إمام عمر رضي الله رحمة خوي لي بفلسفة كي خوي لصالي مجاعة نادسي خلق ببره شو الدولة نيتواني و بها مش تبو أمانة دستبركة فقير كيان نهي عليه بوي عقوبة كشياني نهيش شو الدولة كاتي أتوان عقوبة دانيك اشتكاني بو جيبا جي كردبن كاركاني بو كردبن زور بابتي ترمان هي حتى لما سلي جن هنان بو جنجا وأحكام مكاني ودولة إسلامي أجر هيبو شن واجب لسريك نهي على جنجا كان ببيها وسد منه وكشا كان ببيها وسد منه هم يعني أوبك ترتيبك أما كارك إلا كاركاني دولة شو كفقر كألين فقر وتصورنا كإنسان تنها فقري السكبة فقري جنسة فقري صحته فقري هموش همو لا أنا كان قريت مسائل خصب بابلين صوزاي جيان هم لمكاسب وهم لمواد كسابت الدسكي وشكلوا بلا دسكي أفرم هري شيء لما ندوشتن كبيكا وبستراون بهش وازليك جانبنا الله أجر بيتو كارو كسابت نبي إنسان كفقيرك أجر مواد ديج نبي إنسان كفقيرك وصال الكريم مدرس باسي زماني جراني أكا صال جراني جورا الله بارهبو بلان بهش وازي توزع جنون دزجيري تونا أبو نانك الدزناك الله بو يزور كاد أدبيني كسك مردوه باريس بيل جيرفانيات بلام لبرسام مردو باريس بيك هي سودي كيلو ولا قلتو باريس بيك زيو ولا وكات لبرو إنسان هردو أوشتاني دزجير به إنجا قاعدة بينجمية دي كعيشك خوشو جيانك آرام روتيك قاعدة ششم كور أم جياني إما تنهب ما نسها زنابه والله والله سلطانة كبيتر إما جباشا بينو دين متبع بباشا بين يا عدلك يقشتيها بي يا أمن يا أو بابتك هي جيان زور قورئك أوش هواي قورئ يعني أمتي إسلامية يشب لاشتكاني كأمره لدستي داوة هواي قورئ أملي زور قورئ لإنسان كان زور قورئك همو إنسانك أخوة خلقي كدو بو الزمين وزمنك ألو الزمين والزمنا أبي فكرة كاني لو زمين والزمنا قورتر بن زياتر بن إنجا قشأك إنجا ورده فكري قورتر أبي وأروى أفرمي تصورك عمري همو إنسانك كم ترى لو هوايانك هيتي همو إنسانك لسر زوية إتر هوا كان أقوره إسا مسلمانك يغوري بينا للصينة همو بيري لا أويك ظلم الصيني لسلاتش تبير لشتي ترناكاتو أو لو حالته ولو نارحته إمج لكردستان بينا تنها بير من لوي والله معاشك الركبك بدري مثلا تبير ناس ولا يشتي ترشك جاري مشغولي أوي ورا مثلا بتقول لأفريقيا مسلمانك بينا بلا تشيت أتي تشيب كي شون بكي على بس أو ندمها بمن الله كم لبرسه نمر حتى وكو بتوان مثلا إيش زياتر كم بتوان خدمتي بدينة كم جاري مصر شيزاد وجرامو أيو جنجك زور داعي كي جوربو التنزانيا أيو بيوم تشيتي وتي والله بس دو رقم همو هوايتي بس دو رقم دو خد دو رقم وشيء
والله یەکێکیان جلێکی جوانی پێ لەبەر ئەەکەم ئەکڕم و لەبەر ئەەکەم بۆی ئەگەر لەگەڵ کافرانە قسەم کرد جلەکان نەدڕاب جلێکی جوان لەبەر دووش مکابرەیەکی پێکڕم دەنگم ناگا ئەوان شەو مکابرەیان پێکە قسە ئەەکەن من تەنها ئەو دووشتەمەوێت هیوای ترم نیێتەوە دووشتم بە ئەندازی زەمینەی تۆ فکرت گەورەترە بۆ جاری وایە گەنجێک ئەبینی تەنها بیر لە مزگەوتەکەی خۆی کات بیر لە چوار موسڵمانەکاتەوە کە پێکەوە نەڵێتەوە هەر ئەم چوارە سەلامەت بین دینمایتتەوە مسلمانی تر ئەبینی سەر زەوی هەمووی ئەبینی بە ئەندازی گەورەی زانستت فکرت گەورە ئەبێ ئامالت گەورە ئەبێ دووشت هەیە ئەبێ ئاگامان لێ بێ ئامال و ئەمانی ئامال و ئەمانی یعنی خەیاڵ و هیوا فەرقی چییە خەیاڵ شتێکە هیچ هۆکارێک نییە هۆکار لە بەردەستان نییە هەر بە خەیاڵ ئەڕۆی بەڵام هیوا ئەوەیە ئیشت لەسەر کردووە ئەدەواتەکانە حازر کردووە هاکا وردەوە دە کارەکەت جێبەجێ کرد کەسێکی زۆر فەقیر هیچ کار و کەسابەر ناکە لە ماڵەوە دائیشتووە خەوتووە هەموو دقەیەک خەیاڵاتەکە کە ئەم دەوڵەمەندترین کەسی سەرزەوی و پارە ئەبەخشێەوە خەیاڵە هەر ئەم کەسە فەقیرە لە ناو بازاڕە ئیشەکە بە ئومێدیەوەی بێتە دەوڵەمەندترین کەس و پارە ببەخشێ ئەوەیان ئەمەلی هەیە هیوایان هەیە بەس ئەمەی کە پاڵی لێوەتە خەوتووە ئەمەیان تەنها خەیاڵی هەیە لە شەرع خەیاڵ منهیە بەڵام ئامالەکان زۆر گرنگە ئەفەرمێن لەکە هەر کۆمەڵگایەکە ئەو ئامالە فەسیحە نەبێ ئەو هیوا گشتی و گەورانە نەبێت کە سەرزەوی داگیرکە وڵاتەکەی گەورە نابێت ئارامیش بۆ خەڵکی نایە نمونەی مۆبایلەکانم بۆێنانەوە کە لە ماڵەوە نامێنێ لەوە ئەچێ بێتە ئەنگوستیلەیەک لە دەستا بێت پێویست ناکە بگەڕی سەعاتێک چرکە چرکەتەوەکو ناوی نەفەرەکە دۆزیتەوە فڵان کەس ئۆکەی خۆی لێەوە ئەڕۆ ئۆکەیەک ئەویش لێ هەروایە ئەڵێ ئۆکەی دەست ئەگەی بە قسەکردن لەگەڵێ باشە سەڵتەکەی تۆشە بۆ سەڵتەکەی ئەوی ژێنێت هەمووی بێتە زیرەک ئەمە بۆچی ئەمە خۆ باشە ئاسا ئەمە یاری پێ ئەەکەین ئەمە ئەبێ ژیان پێویستی بەوەیە کە لەمەش دەرچێ سەریعتر بێ کاتەکەی ژیان بەرەو سەریعتر ئەڕۆ کەسێک کاتۆ بیری کردوتۆ سەریعتریکە بۆ شێوازە کەسێکی تر سەریعتریەکە بە نەوعێکی تر هەتا وەکو ئامال گەورەتر بێ دەوڵەت گەورەتر ئەبێ بیرکەنەوە لە زمانی هارون ڕەشیدە عەباسیەکانە دەوڵەتی موسڵمانان گەیشتە ئاستێکی وا هاتن هەرچی علم هەیە لەسەر زەویە هەموویان تەرجەمە عەرەبی کرد باشە ئەو علمانە بۆ تەرجەمە عەرەبی کرد تۆ بیرکەوە علمی فەلەکیاتە علمی مەنتیقە علمی طب علم هەرچی شت لەم سەر زەویە کەسێک هەتا چیرۆک و داستانەکان هەموویان تەرجەمە کرد کلە و دیمنە و نازانم چی هەمووی لەو زەمانە هەموو تەرجەمە کراوە ئەلف لەیلە و لەیلە و هەمووی زەمانی عەباسیەکان بۆ تەرجەمە کرا ئەمان تەسەوور کە ئامالی ئەم دەوڵەتە ئەوەندە گەورەیە هارون ڕەشید سەیری هەورەکە ئەڵێ هەورەکە لەکوێ ئەباری ببارە یا ئەباری ڕاستەوخۆ بەسە دەوڵەتی موسڵمانانە ئیسفادە هەیە لایە لە غەیری دەوڵەتی موسڵمانانە خراج باجەکەی هەروەرەگرت بۆی کوێ ئەڕێ ببارە سەری و ئامالە گەورەکە سەری ئێستش کە مەسەن ئامالی ئەمە چەند بچوو بۆیە دنیامان ساز نابێ ئەگەر هیوامان گەورە نەبێ کۆتا خاڵێتی کە باسی ئەەکە حتا وەکو هیوامان گەورەتر بێ ژیانمان ئارامتر تۆ بیت زوڵمێکی بچووک دائیمە خەریکی گۆڕانکاریبی لە زوڵمێکی بچووکە زۆشتی گەورەت لە دەست داوە جاری وە هەیە ئینسان شتێکی بچووک مەشغوڵی ئەکە فتنەی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث لە وتارێکە بە درێژی باسم کردووە زۆر حافظ قورئان و عالمی گەورە گەورە هەبوون کە ئەم فتنە دەستیان پێکرد ئەمان بەس حەجاجیان ئەبینی زوڵمی ئەکرد هەموو عالەمی ئیسلامیان نەئەبینی شەڕێکیان بەرپا کرد 8 ساڵی خایان کەوت نشان عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث دوایی تێگەیشتن براڕۆ چیمان کرد ئومەتی ئیسلامی هەموو دواخست بەهۆی حەجاجەوە 4 زوڵمی ئەکرد ئەو هەموو شتەمان نەئەبینی شتەکانی پشتی حەجاجمان نەئەبینی دەی تەسەوور کە ئەمڕۆ ئێمە لە چ ئاستێکە لەم ئەمە لە فەسیحاین یعنی چەندێک بیرمان گەورەیە چەندێک فکرمان گەورەیە ئایا فکرمان ئەوەندە گەورەیە مرۆڤایەتی ڕزگارکەین یان تەنها ئێستا لە بیرێکی بچووکە جارێک نمونە مهێناوە بۆ کۆمەڵی گەنج تم ئەزانن بۆچی بیری ئێمە سەلیم نییە ئێمەی موسڵمان ئەمڕۆ وەکوە 50 کەس دارمان لێبە تۆ بیرکەرەوە 50 کەس لە یەک کاتە دارێ لێبە تۆ چیەکەی فریاکەوی دەسێ وا لێ بکە یەک دوو دەر بگێڕیتەوە کەمترە بەرکەی هەرەوە نەفریاکەی بیر لەوە ناکەیتەوە
باشە کێ هەیە هانی ئەمانەی داوە کە دار لە من بدەن هۆکاری ئەمە چی ئەمانە دار لە من ئەدەن فریاوان ناکەوێت فراکە بە دار بگێڕیتەوە ئەمڕۆ ئێمە ئەومان لێ هات لە عالەمی ئیسلامیە بەس فریا ئەکەوین لێوە ئەرە وەڵڵا نەفەری قورئانی سووتان ئەیکێنە هەڵاو فەرتەنە هەموو شتەکەمە لە بیرە چتر لە پێناویەوە وەڵا نەفەرێکی تر کاکە گیان قسەیکی کردووە پێچەوانەی شەریعەتە هەموو مەشغوڵەکەن بەم شتانەوە ئەوە هەمووی دارن بەرمانەکە ئەمانەی ئەم دارە بگێڕن ئەمانەی ئەو دارە بگێڕینەوە مەولانا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سیرکەن سەگ ئەگەر بەردی تێ ئەگری پەلاماری بەردەکە نایە ڕەک پەلاماری ئەو کەسەیە کە بەردەکەی تێگرت ئەڵێ حتا سەگێک ئەوەندە دەرکی هەیە ئەزانێ ئەی ئێمە لە عالەمی ئیسلامیە فکرمان چۆنە ئەو ئامالە گەورە چەندێکە فەرمایشتێک هەیە مەوضوعە ئەڵێ الأمل رحمة من الله لأمتي ئەمەل ڕەحمەتی خۆیە بۆ ئومەتەکەم ئەفەرمێ ئەگەر بەهاتایە ڕەحمەت ئەم ئەمەلە نەبووە هیوا نەبووە دایک قەت شیری نەئەدا بە مناڵەکەی بەڵام هیوای زۆرە بە مناڵەکەی شیری ئەدات کەس دارێکی نەئەچان هیوای هەیە کە ئەم دارە لێی بخوایەوە چەکان لێ بخوا بۆی ئەینێژە باخێ دروستەکە و ماڵی دروستەکە و ئێستا تۆ بیرکەنەوە 50 ساڵ لەمەوە پێش چ ماڵێکی هەڵەبجە هەیە مابێتەوە هەمان تەخت کردێتەوە دەنکە ئەگەر مابێ ئەوان ژووردەوە لە تەختەکەینەوە پەلەمەکە دیواری وە هەبوو ئەوەنە پانە تەختێکەنەوەڵم دەتخۆوەرە سەریەوە عەقڵەکە ئەمە دیوارە باشە این دیوارێکی باریکەڵە دائەنێ تۆ سەیری ئەو زەمانەکە سەیری ئەم زەمانەکە کە بۆ ئەم کەسە ئەگەر هیوا نەبووایە لەوەی کە مناڵەکانی سوودی لێوەرەگرن ئەو هەموو جهودەی بۆ چیەک ئەو هەموو ناڕەحەتی ئەزان ئەو دیوارە بە چەندێک کراوە ئەزان چی بەردی هێناوە فەقیرە چی قوڕیان گرتووە وەرە داینەوە تەری وەسا بگرە و کرێکار و دوایش نوکە شۆخڵە لێدە لێوە دەبیرکەرەوە ئەگەر ئامال نەبووە هیواکان نەبوو نەخۆ ژیان هەمووی ئەوەستا بۆیە ڕەحمەتی خۆی لە ماوەردی بێ فەرمێ حاڵی خەڵک ژیانی خەڵک بەم شەشە چاکە بێ ئەڵێ بەڵام کەم زەمن هەیە هەر شەشەکەتان دەستکە کەم زەمن هەیە دینی متبع و سوڵتانی قاهر و عەدلی شامل و عەدلی ئەمنی عام و خزبی دار و ئەمەلێکی فەسیح و ئەڵێ زۆر کەم هەیە هەر زەمانێک بڕێک لەمانە ضعیف ئەبێ لاوازە بێ لەوەچی هەر شەشەکەشی هەبێ بەڵام بە کەمی سوڵتانێک هەیە قاهرە بەڵام قاهرەکەی ئەوەندە نییە دینێک هەیە متبعە بەڵام کەم عەدلێک هەیە بەڵام شامل نییە ئەمنێک هەیە بەڵام عام نییە لایەکترەوەکو خەسبەکە کەلوپەل هەیە کەسابەت نییە هیواکان هەن ئەدەواتی هیواکان نین بۆیە ئەفەرمێ ئەگەر ئەم شەشە کۆبوونەوە پێکەوە ڕێک ئێرەوەکو بەهەشتووە بە نیسبەت خەڵکی موسڵمانە و ئەبێ خەڵکی موسڵمان کار بۆ دەوڵەتێکن ئەم شەشتەی تیایە ئەبێ کار بۆ دەوڵەتێ بکەن دروستیکەن کە دین تیایە زۆر سەروەر بێ سوڵتانی موسڵمان زۆر بەهێز بێ عەدلێکی زۆر شامیلی تیا بێ کافر و منافقیش بگرێتەوە عەدالەتێک ئاسایشێکی زۆر گەورەی تیا بێ کافرێ ئەمین بێ لە حاڵی خۆی و موسڵمانە و کار و کەسابەت و هەموو ئەوانەی کە ئینسان پێویستێتی ئامادە کرابێ و هیوای لاوەکانی زۆر گەورە بێ زۆر بەربەڵاو بێ هەتاوەکو بتوانن سەرزەوی زیندووکەنەوە ئاوەدانکەن ئەمانەی کە عەرزم کردن بە نیسبەت کۆمەڵگەوە ئاو هەیە فکری ئێمە موسڵمان بۆ دنیاداریمان و دەوڵەتداریمان بەو شێوازە ئێمە لەوە چێ بیرکەینەوە بڵێن باشە گەنجێک جارێک پێ ئەڵێ مەسەلەن ئەڵێ کاکە ئەگەر تۆ دەوڵەتی موسڵمانانە دروست کرد چی ئەکە یەکسەر بیری لایەوە ئەڵێ هەچکە زینای کرد داری لێ مەشکە دزی کرد دەسیە بڕم جا خۆ حدودە بەشێکی بچووک ئەی بەشەکانی تر ئەی ئەمنی عام ئەی مەسئلەی خۆشگوزەرانی خەڵک هەموو ئەوانە کاری توێ لە دەوڵەتی موسڵمانە بۆیە ژیان سازی ئێمە بەمانە ئەکرێوەکو ماوەردی بۆمان باسەکە لە دوای ژیان سازی یەینە سەر ئەوەی خۆمان چۆن سازکەین بۆ ناو ئەم ژیانە کە ماوەردی بە کۆمەڵی فەسڵ ئەویشمان بۆ باسەکە ئەمڕۆ ئەمەندە کیفایەتە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خۆی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەحمەت و بەزەیی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن خۆی گیان عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێن یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت ڕەحمەتەکانی خۆت یا ئیلاهی بەسەر ئەم کۆمەڵگە و مجتەمع موسڵمانانە ببارێن یا ئیلاهی ئەم ساڵانەی کە بەرەو پیرمان دێن ئیلاهی بیان کەرە باشترین ساڵەکانی ژیانمان یا ئیلاهی ئەم ساڵانەی کە بەرەو پیرمان دێن
بیان کەرە ساڵانێک کە ئومەتی ئیسلامی تێیە هەڵسێتەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین خۆی گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئەگەر چی ئێمە شایانی هەستانەوەی ئومەتەکە نەبین یا ئیلاهی بمان کەرە شایان یا رب العالمین ئیلاهی هەموو شتێکمان لە نێوان پەنجەکانی تۆیە تۆ خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە تۆ خۆت بەرزمان کەرەوە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعا یا رب العالمین خۆی گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمان و کوردستانی ئێمە ببارێنە یا رب العالمین پیاوانی گەورە و پیاوانی هیممەت بەرز لە وڵاتی ئێمە یا ئیلاهی بکەرە کار بەدەست و بکەرە کەسانێک کە بتوانن ئەم وڵاتە بەرەو پێشەوە برن یا رب العالمین خۆی گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەحمەتی خۆت بەزەی خۆت کەڕەمی خۆت لێ خۆشبوونی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە ئەوانی کە متابعی دەرسەکانمان ئەکەن یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئێمە حاجەمان زۆرە ئەگەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە یا رب العالمین ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە یا ئیلاهی شیفای بۆ بنێرە ئەومان یا ئیلاهی تووشی ناڕەحەتیەک بووە ڕزگاریکە ئەومان دەرونی نەئارامە ئارامیکە ئەومان ماڵی نەئارامە ئارامیکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە جەماڵ و کەماڵی خۆت بە جوانیەکانی خۆت یا رب العالمین هاوارت لێ ئەکەین ئیلاهی بەخوا ئەم عەبدانە کە هاتوونەتە حوزوری تۆ هاتوون بەشداری ئەکەن لە کۆڕەکانی ذیکرا تۆ خۆت ئەزانی یا ئیلاهی ئەمانە هەر هەمویان دڵیان پڕە لە داوا بەتایبەتی لەم زەمەنا کە ژیانمان سازنیە داوامان زۆرە یا ئیلاهی بەخوا هەندێک جار شەرمەکەین داواکانمان بەرزکەینەوە یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین تۆ خۆت ئەوەی کە پێویستمانە پێمان عەتاکە یا رب العالمین یا ئیلاهی ئەوەی بۆ دین و دنیامان باشە پێمان عەتاکە سەرمان بەرزکە یا رب العالمین دەرگای خێرمان بەسەرا بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان پڕە لە دوعا و داوا تۆ خۆت دڵەکانت خەلق کردوین و ئاگات لە دڵەکانمانە هەیە ئەوەی بۆ دین و دنیا ئەمان چاکە و سوودی لێ وەرەگرین پێمان عەتاکە یا رب العالمین ئەوەی خراپە لێمانی دوور خەرەوە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئەم مەجلیسەمان بکەرە مەجلیسێکی بەرەکەت یا رب العالمین یا ئیلاهی ئەم مەجلیسە بەجێ نەهێڵن ئیلا لەسەر جەم گوناهمان بورابی سەرجەم عیبەکانتدا شار دەبین خوای عیبەکانماندا بشارە یا ئیلاهی ئەمە هەڵەو کەم و کوڕیمان زۆرە بەڵام هەمیشە سەیری ڕەحمەتی تۆ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بەزەی خۆت بە کەڕەمی خۆت خوای عیبەکانماندا بشارە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەوەی کە ئەمانەوێ هەیە ئیلاهی زمانمان نایکات و نایڵێ ئەمانەوێ بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوات لێ ئەکەین بۆیە هاوارت لێ ئەکەین یا ئیلاهی هەر شتێ بۆ دینمان بۆ ژینمان چاکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو عمری خۆی داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە یا ئیلاهی ئەو شتەی بۆ حاڵی ژیانمان خراپە ئەوەی بۆ دینمان خراپە و خۆشەویست صلی الله عليه وآله وسلم لە هەموو عمریە پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یەک باسمان کە لە حوزوریە یا رب العالمین خوای قبولمان کە بۆ خاتینەوە جوانەکانی خۆت خوای قبولمان کە یا رب العالمین خوای قبولمان کە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شوء وجبوره قال من خبرك يا ربي